بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی دیداری شەقام پێتان شاد بوومەتەوە ئەمجارە لە ناوەندی ئیدارەی گەرمیان یاخود کەلارەوە لەگەڵتانە قسەکردنە لەسەر تەواو نەکردنی دووساید یا ڕێگەی دووسایدی نێوان کەلار سلێمانی بە تایبەتی ئەمڕۆ لەگەڵ دانیشتوانی کەلاردا قسە لەسەر ئەم ڕێگایە دەکەین کە نزیک بە 65 کیلۆمەتر تا دەربەنیخان ماوەی 9 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەم دووسایدە کە 65 کیلۆمەترە تەواوی بکات دەبێ هۆکار چی بێت ئەو بڕەبوجێ بۆ تەرخانکراوە بۆچی بە هەمووی نادرێتە کۆمپانیاکان بۆچی ئەم هەموو کۆمپانیانە گۆڕاون و هەموو قوربانیانی کە لەم ڕێگایەدا تاسە بوونەتە قوربانی هەمووی بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی کێ و ئێستا دانیشتوانی ناوەندی کەلار یا گەرمیان گوزنشینەکان هەمویان چی دەڵێن و گرفتانە چین کە بەدەست خراپیم ڕێگەیەوە بە هۆکارەکەی خراپیم ڕێگەیەوە پێوەی دەناڵێنن لەگەڵ مابنتا کۆتایی بەرنامە لەگەڵ کەلاریەکان قسە و گفتوگوی زیاتر دەکەین کە کۆمەڵێک میوانی عزیزم هەیە لە ئەندازیار لە چالاکی مەدەنی لە کەسوکاری قوربانیانی ئەم ڕێگەیە بە تایبەتی ئەنجومەنی فشار بۆ تەواوکردنی ئەم ڕێگەیە کە دروست بووە ماوەیە کە فشارێکی باشیان دروست کردووە لەسەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لێرە میوانی تایبەتمانەیە نوێنەری ئەوانی تایە قسە و گفتوگۆتەکەین وەروەها کۆمەڵێک هاوڵاتی سێ سادەق و تەلەبەی زانکۆ کە لێرە میوانن دەبێ هەفتانە هاتوچۆ بکەن بابزانانی مەترسی ئەم ڕێگایە لەو ڕۆوە چییە بۆیە لەگەڵ میوانەکانم قسە و گفتوگۆی زیاتر دەکەین کاکە بەخێر بێن زۆر سپاستانەکەم هەموو لایەک بەخێر بێن با سەرەتا لە کاک محەممەدەوە دەست پێ بکەم کاک محەممەد جەناب وەکو کە سوکاری قوربانیان دەمەوێت بزانم ئەم ئازارەی کە سوکارێکی قوربانی یا کەسێک کە لێرە بەهۆی خراپی ڕێگەوبانەکەەوە بۆتە قوربانی ئازارەکەی چۆنە سەرەتا بەناوی خوا دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان سپاسدانەکەین بەڕاستی ئەو ئازارەی کە سوکاری قوربانی ئەیچێژێت بەوتن ناوترێت تۆ تەسەور کە نیوەی خێزانەکەت بەجارێک بڕوە یعنی بەوتن ناوترێت زۆر زەحمەتە بەدەم بڵێ فلانە کەس و فلانە کەسم لە حادسەیەک وەفاتی کردووە ڕێگەی کەلار سلێمانی دێوەزمەیەکە بەسەر خەڵکی گەرمیانەوە تەنها کەلار نییە کفریشی لەسەر و خانەقیشی لەسرە یعنی ئەم ڕێگایە ڕۆژانەیە ئێمە مەرگی ئازیزانمان ئەبینین ئامارەکان زۆر مەتیرسیدارن بۆ نمونان لە مانگێکە تۆ ئەگەر 6 حاڵەتی ڕووداوی هاتوچۆت بێت کۆمەڵە قوربانی لێکێت و حاڵەتی وفای تیاوێتەوە بێژگە لە زەرەری مادیەکەی باس ناکەین چکە کاتێک کەوتە زیانەکە گیانیە باسی مادیەکە ناکرێت زۆر باشە کاکالی زۆر جار کاتێک کە باس لە خراپی ڕێگۆبان ئەگەر بکەین هاتوچۆ باز لەوە دەکا بەشێکی ڕەنگە خراپی ڕێگۆبان بێ بەشێکی هاوڵاتیە ڕعایەت نەکردنی یاساکانی هاتوچۆیە ئێوە قسەتان لەسەر ئەمە چییە ینی ئەگەر باز لە قوربانیەکە بکەین تا چەندە خراپی ڕێگەوبانەکە هۆکارە ئەگەر سەرێکی ڕێگەی نێوان ناحەی باوەنور تاک و مەیدان بکەی تۆ هیچ مەرجێکی ڕێگای تیا نییە تاکو تۆ وەکو شۆفێرێک پابەندبی بە ڕێنمایەکانەوە مەرجی ڕێگای تیا نییە تاکو من وەکو شۆفێرێک پابەند بم بۆ ڕێنمایانی کە هاتوچۆ دەریەکە لە شوێنێکە ڕێنمایی و هاتوچۆ ئەڕات کە ڕێگا هەبێت ئەی تۆ ڕێگات نییە ڕێگای نێوان ناحەی باوەنور هەتاکو ناحەی مەیدان ئەو ڕێگا بەس ڕێگا نییە تاکو تۆ ڕێنمایی هاتوچۆ جێبەجێ بکەی بڵێ وڵا من ڕێ هاتوچۆیەکان لە ڕێنمایەکان دەرچوومە زۆر باشە کاگەرێم سپاس دەکەم لەوەی کە میوانی دیداری شەقامی پەیامیت وەکو ئەندازیارێک وەکو چالاکێکی مەدەنی دەمەوێت بزانم گرفتی ئەم ڕێگایەتان چییە بۆ تەواو نەبوو ینی معقولە 65 کیلۆمەترێک لە ماوەی 9 ساڵا تەواو نەبێ بڵێ سەرەتا بەخێراتنی ئەوڵان ئەو بەڕێزانە کەم کە لێرە ئامادە بوون لە ڕاستیە من وەکو ئەندازیارێک وەکو شارەزاییم لە هەندێ کاری فەرمانگە و دایرەکانە ئەوانە بەڵام وەکەوەی کە خۆم لە ناو دایرەیەکا بە من دانەمەزراوم ئیشی حڕی تایبەتی خۆم هەیە بەگشتی عەقڵیەتێک لە پشتەواو نەکردنی ئەو پرۆژانەوە هەیە عەقڵیەتێکی پاوەندخوازیە لە پشتەواو نەکردنی ئەو پرۆژانەوەیە بەشێکی لەوە لە عەقڵەتی ئیدارەدانە ئیدارەی ئەو بەڕێبەرایەتیانەی کە هەیە ئیدارەدانی سەرووی هەموویەوە ئێستا بە حکمی ئەوەی کە سیستەمەکە بۆ شێوەیە بەڕێوەبەرێک هەیە ئەو بەڕێوەبەرە بەرپرسە لەسەر هەموو ئەو شتانەی کە هەیە ینی
عقلێتێکی تریشی ئەوەی عقلێتی خودی کۆمپانیاکانە کە لەبەر لاوازی ئیدارەدانیان لەبەر زۆربەی لەبەر شارەزایی نەبوونیان لە شێوازی جێبەجێکردنی کارەکانە دێن دەستی بۆ شتی ترە بن و جیاوازتر کارەکەن نمونەش لەسەر ئەوە زۆر زۆرە بەداخەوە من خوازیار بووم ئەو برا بەڕێزە کە هاوپیشەی خۆمانە کاکعدنان لێرە ئامادە بواە کە ئێمە قبولمان کرد بەرپرسیارەتی هەڵگرین بەرپرسیارەتەکە تەنها لە ناو دوو دیواران نییە ئەوە لێرش لەگەڵ خەڵکەکە لێ ئامادە بواە من بەڕاستی ئەوە جێی ڕخنەیە ئەوە ئێوەش لە پێش ماڵێ لە دەرگاتاندا بتانێنات بۆێرە محاولی زۆرم کردەوەی کە بەشدار بێ هاوکاران دیار بەڵێن شیا بوو لەوەی کە ئەگەری زۆری هەیە بەشدار بێ مەگەری لا کشواوەکە سارد بێ بەڵام کشواوەکە بایەوەندەش گونجاوەکە بۆ گرفتێکی هێندە گرنگ بێت دانیشەکەی ناتۆزێکی سەرمای بێ قسە و گفتوگۆی لەسەرکە بەڵام بەداخەوە بەڕێوەبەری گشتی ڕێگۆبان لەگەڵمان ئامادە نەبووە مۆبایلەکەی داخست لە ساعتێک پێش بەرنامەکەیە بڵێ بەهرە حاڵ ئەو کەموکڕیە جێگەی ڕخنەیە هەر کەسێکیشی من لەو جێگەیە بم بێ خەڵ ئەوم لێ قبول نەکە چونکە هەموو ئەمانە بەرپرسیارەتیان هەڵگرەوە ڕاستیەک هەیە ئەوەی کە ئێستا لە ئیدارەدانی ئەم ناوچەیە هەیە بۆ مەسلەی پرۆژە بۆ مەسلەی ئیدارەدانی گشتی ئەمانە هەیە وای لێ هاتووە ئێستا هەر کەسێک و خۆی جۆرێک بەرنامەی خۆی جێبەجێەکە هەر بەڕێوەبەرێک و جۆرێک شێوازێکی تر کارەکە لەسەری شتێکی گشتی نەماوە یاسا گشتیەکان نەماوە ڕێنمایە گشتیەکانی ئەندازەیی نەماوە ئەوانە نەماوە ئەمانە هەمووی هۆکارن ئەمە ئەگەر بتەوە بە گشتی باز لەسەر ئەو شتانەکە کۆمپانیایە تەرخان نەکردنی پارێ لەلایەن حکوومەتەوە خراپی ئیدارەدانی ڕێگۆبانی کەلارە هۆکارەکە چیەکە بەم شێوازەیە لە لێرەوە هەتاوەکو زاخ و خراپی ئیدارەدانە ئەوە گومانمان لەسەر ئەوە نییە ئێمە لە ڕێگەکەەوە گەنیوین بۆ مەسلەی دێتە سەر پرۆژەیەکی تایبەتی وەکو کەلار ئەوانە پشکێکی گەورەی بەرکەوتووە لە ڕاستیان لە گەرمیانە ئەو شێوازی ئیدارەدانە بەگشتی نەک لە تەنها لە ڕێگاوبانە هەیە لە شوێنی ترا هەیە هاوڵاتیان تیرۆری معنەویەکرێن تیرۆری مادیەکرێن تەنها ئەوە نییە تۆ ڕۆحەت لێ بسێنەوە تۆ ڕۆژانە ئەتکوژن بە شێوازی کارکردنی دایرەکان و بە شێوازی ئەو شێوازی ئیدارەدانە تۆ ڕۆژانە ئەتکوژن نەمەی لە کەیسێکی وەکو ئەم ڕێگایە هۆکارگەلێک هەن ینی نیەتێک هەیە عقلێتێک لە پشتی ئەو نیەتەوە هەیە عقلێتێکی پاوانخوازە کۆمەڵێک لەمەیە ئێمە کە ئەڵێن کۆمپانیا بە حکمیەوە ئێمە لە ناو سیستەمێکی سەرمایه‌داری بەو شێوەیە ئێمە قبولمانە کۆمپانیا جێبەجێکە بەڵام لە بەرامبەر ئەو جێبەجێکردنێکی دروستە ئێمە کۆمپانیەکانمان قبولە ئێمە قبولمانە ئیدارەیەکی مەحەلی لەسەر ئەو سیستەما کە جاران تەنفیزی مباشر هەبوو ئەگەر بەبیرتان بێ هەندێک ئێوە لە من بەتەمەنترن دایرەکان خۆیان تەنفیزیانە کرد بۆ مامۆستا شتیان دروستە کرد بۆ ئەندازیار شتیان خانوویان دروستە کرد تەنانەت ڕێگاوبانەکانیش خۆی بەڕێبەرایەتی ڕێگاوبان و وەزارەتی ئەشغاڵ و ئەوانە لێ بەرپرس بوو ئەوانە ئێستا ئەو بە حکمیەوەی سیستەمە گشتیەکەی وڵات گۆڕاوە ئەوانە ئەمە قبول ناکرێت کەرتی تایبەت سەیتەرێک کردن لەم کەرتی تایبەتەیە ئێمە هاتوین کۆمپانیایەک دێنین کە زۆر جار کۆمپانیەکان سەرمایه‌یان نییە بەڵکو قەرزارن لە شوێنێکی ترەوە دێن بۆ گەرمیان کارەکەن کۆمپانیا گەرمیانیەکان زۆر جار پشتگوێ شەخرێن ئەم معاناتە زۆرە ینی معاناتی ئیدارەدانی کۆمپانیا هەیە خودی کۆمپانیا عقلێتێکی پاوانخوازی لە ناو کۆمپانیا هەیە عقلێتێکی پاوانخوازی کە هەر بە دوای پارە ئەوانە گەڕێن لە ناو دایرەکانیشا هەیە لەمەیە هاوڵاتی زەرمەندی یەکەمە بەداخەوە ینی من لە بەرنمەیەکی وایە تەوەقعمە کرد جگە لە خۆم ئەو ئەندازیانەش ئامادە بن کە مانگانە 2 ملیۆن دینار وەرەگرن مانگانەکەیان ئەوایە بای ئەوە نش ئامادە بوونایە قسەیان لەسەر کەیسێکی وا بکردایە کە کەیسێکی پەیوەندی بە ڕۆحەوەی ئیتر شتێک لە دوای ئەمە نامێنێتەوە کە تۆ کە سوکارت لەو ڕێگاوبان ئێستا هەمومان وەکو خەڵکی ئێرە وەکو خەڵکی هەموو تەواوی باشوور ئێمە ئێستا مڵکی جادەی خۆمان مڵکی خۆمان نین لەم خۆناغەیە ئەوەی کە دەوترێت لەسەر کۆمپانیاکان هەرچی بۆترێت بەشێکی ڕاستە هەرچی شتێکیش لەسەر دام و دەستگا ئەوانە بۆترێت بەشێکی ڕاستە من زیاتر کات ناگرم بۆی ئەگەر دواتر بێتەوە زیاتر باز لەسەر کاگاری دێمە لای جەناب زۆر سپاس بۆ دەرفەتە کاگاری دەمەوێت بزانمەوە وەکو ئەنجومەنی فشار بۆ تەواوکردنی ئەم ڕێگە دووسایدە چیتان کردووە بۆ هاوڵاتیان ئایا گرفتەکە لای کۆمپانیایە یا لای حکوومەتە نەبوونی تەرخانکردنی بودجێ دیاریکراوە بۆم کۆمپانیایە فشارەکانتان چین تا ئێستا کە ناوی خۆتان ناو ئەنجومەنی فشار بەناوی خوددا سڵام بۆ بیمەران و بۆ میوانە بەڕێزەکان بە خێراتنیانەکەین سوپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە کە بتوانین لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەی ئەوە بتوانین هەم هاوڵاتیانی خۆمان وشار بکەینەوە هەم پەیامی خۆمان بگەینین کە ئێمە وەکو ئەنجومەنی فشار لە پێشوودا چیمان کردو و ئێستا چی ئەەکەینەوە لە داهاتوو بەتەمای چین
طبعا بەداخەوە ئێمە بۆچی دروستبوون وەکو ئەنجومەنی فشار لە ڕاستیدا ئەبینین ئێستا لە هەرێمی کوردستانە بەگشتی و لە دەڤەری گەرمێنش بە تایبەتی فراغی نەبوونی معارەزە هەیە، ینی فراغی معارەزەیە، هێزێکی سیاسی نابینین کە بەفعلی معارەزە بێ. یەکێ لە هۆکارەکان کە ئێمە دروست بوون وەکو هاوڵاتی خۆمان دیفاع لە خۆمان بکەین فراغێکی گەورە هەیە لە هەرێمی کوردستانە کە حزبی معارەزە ئێستا نابینین بەفعلی معارەزە بێ. ڕەنگە لە ناو معارەزە بن بەڵام بەفعلی نابینین معارەزە بن. بۆ ئێمە دروست بوون لە پێناو هاوڵاتیانی خۆمان، لە پێناو کەسوکاری خۆمان ئەو ئەرکەمان خستوەتە سەر شانی خۆمان وەکو هاوڵاتیان لە شاری کفری لە ڕزگاری لە باوەنور بەشێک لە خەڵکی دەربەنیخان و شاری کەلار و هەندێک لە گوندەکانی دەوروبەر لەناو ئەم ئەنجومەنی فشارن بۆ ئەوەی چیتر ئێمە وەکو گەرمانەکان هەمیشە قوربانی نەبین. یعنی لە ڕابردوودا ئێمە ئەنفال کراوین، ڕاگواستن کراوە، تعریب کراوین لە سێدارەدان و زیندان و لە ڕژێمەیەک بەدایەکەکان و لەم حکومەتی هەرێمی کوردستانە کە دەسەڵاتێکی خۆسەپێنی کردووە خۆی سەپاندوو لەسەر هەرێمی کوردستانە قوربانی دەستی ئەم دەسەڵاتێژین بۆی چیتر ئێمە وەکو گەرمانەکان بەردەوام ئەم قوربانی نەدەین کە ئێستا تەنها ئێمە گەرمانەکانیش نین. ئەبینین زانکۆی گەرمان هەیە لە کەلارە، پەیمانگەی تەکنیکی کەلارەیە، خەڵکی شارەکانی تریتە ئەوان شات و چۆی ئەم ڕێگایەکەن بەشێکی لە ئەوانیش ینی قوربانیاندا و قوربانی زۆر دڵتەزین هەیە. بۆ ئەوە ئێمە لەناو ئەنجومەنەکەمان کۆمەڵک لەو خەڵکە بەڕێزانەی کە بۆ نمونە بەڕێزان لە خەڵکی سەی سادقی تایە، خەڵکی شارەکانی تیا لە خوێنکارانی زانکۆ بە هەمومان بتوانین فشارێک دروست بکەین بۆ ئەوەی چیتر ئێمە نەبینە قوربانی. باشە کاگاری، ئێستا ئەم هۆکاری چەقینی ئەم پرۆژەیە کە زۆر گرنگە بۆ کەلار بۆ ناوچەکە کە دوای دێنە سەرەوەی کە ئێرە چه خزمەتێک بە گیرفانی حکوومەت هەرێمی کوردستان و حزب باڵادەستەکان دەکات. ئەم گرفتە لەکوێ چەقیوە، ئەم بابەتە لەکوێ چەقیوە دەرناچێت بە 965 کیلومتر جێگەبان تەواو نەبووە. بەڵێ بەدڵنیایەوە گرفتەکان هەمە جۆر وەکو بەڕێزان باسییان کرد، بە تایبەت کاک هەرێم باسی گرفتی ئیداری کرد، باسی نەبوونی بودجەی کرد، ئەمانە لە گرفتە ئێوە کە بە دووەداچینتان کردبێ کاگاری، ئێوە بە دووەداچینتان کردبێ بۆ نمونیان جارە سەرۆک حکوومەت لە دوای جار کە سەردانیێری کردووە 10 میلیاردی تەنخان کردووە بۆ کۆمپانیاکە کە ئەسانشتی دیاری کراوە. ساڵانی پێشوو چەند بڕەبوودجە دیاری کراوە لە 2013 و کۆکۆکە دیاری کردووە. ئەو بڕەبوودجەی کە دیاری کراوە چی لێ هاتووە کە حکوومەت دیاریەکە پۆلیۆ تێکەخسا باشتر. ئێوە بە دووەداچینتان کردووە چەند بڕەبوودجە پێشتر دیاری کراوە بۆ نەدراوە بۆ کۆمپانیاکان، چەند کۆمپانیا خۆن پێسە گۆڕاون دەکەن. حزب سیاسەکان لە چالاکانی مەدەنی نە ڕۆژنامەنووسان تا ئێستا نانوێرە بێ ئەو ڕاستی باسکەن کەویش پێشتر ئەم ڕێگایە دراوە بە کۆمپانیەکە ئێرانیە. ئەم کۆمپانیا پارەکەی بردووە و ڕۆیشتووە، بەشێکی پارەکەی بردووە ڕۆیشتووە وە کەسش بۆ ناوێرن. حتمان هۆکاری باسنەکردنی نەوێرانی چالاکوانان ڕۆژنامەنووسان حزب سیاسەکان ئەوەیە کە بەرژەوەندی تایبەتیان لەگەڵ ئەم کۆمپانیانە هەیە. لەبەرەوە ناوێرن باسی ئەم ڕاستیە بکەن، ئەمە بەشێکی ڕاستێکەیە و لە دوجارشەکە دیسان بودجێ بۆ تەرخان کراوە لەو 136 میلیارد دینارەی کە بۆ تەرخان کراوە نزیکەی 50 میلیارد بۆ 6 میلیارد دینار تەرخان کراوە. لەمەش بە هەدەردانی تایە. یعنی من پرسیارم کردووە لە خەڵکانی شارەزا ئەم پرۆژەیە لە کەلار بۆ دەربەنیخان بە 7 میلیارد تەواو ئەبێت زۆر بە ڕێکوپێکیش ئەگەر حکوومەت خۆی سەرپەرشتی بکرێ بدرا بە مەقاولی سانەوی. بەڵام لەبەر ئەوی هەدەردان لەم پرۆژەیە هەیە، نەزانین ئەندازیارەکان هەیە، خەلەل لە کارگێڕیە هەیە. ینی بۆ نمونە پردێکیان دروست کردو نزیک کیلۆمەترێک، من پرسیارم لە ئەندازیارێک کراڵێ ئەو پێویست بە پرد ناکە، ئەکران بە کۆنکرێت ئەوە چارەسەر بکرایە. ینی بەشێکی خەلەلەکە ئەوەیە کە ئەم پارەیە بە هەدەر دراوە و لە شوێنی تر سەرف کراوە. ینی ئەمە بۆ نمونە پردی گردەگۆزینە کە سەر بەم پرۆژەیە نیە، لەسەر حسابی ئەم پرۆژەیە نۆژەن کراوەتەوە و دەسەڵاتی ئەم ناوچەیە
کە یەکێتی نیشتمانی کوردستانەوە بەشێکیان بزوتنەوەی گۆڕانن کردویانە بەدەستکەوت بۆ خۆیان ینی هۆکارەکان ئەوەن ئەو پارەیشی کەماوەتەوە بۆیان سەرف ناکرێ حتمما پێشتر ئەو ڕەبوجەیە سەرف کراوە ئێستا حکومت ئامادە نییە ئەو دیسان ئەو بڕۆپارەیە سەرف کاتەوە هۆکاری هەرە سەرێکی ئەمانەیە بۆ ئێمە وەکو چالاکوانانی مەدەنی وەکو هاوڵاتیانی گەرمیان و خەڵکانی شارەکانی ترکە هاتوچیان لەسەر ئەم ڕێگایە چیتر قبول ناکەین ئێمە بەم شێوازە ببینە قوربانی نابێ ئێمە هەمیشە قوربانی بین بۆ ئەوە لە داهاتوە فشاری زیاترمانە بێن چکە ئێمە بەرەو ڕووی دەسەڵاتێکی کەڕ و کوێر و نابەرپرس و بێباک بووینەتەوە ئیتر ئێمە هیچ داواکاریمان لە حکوومەت نییە تەنها ڕووی داواکاریمان لە هاوڵاتیانی گەرمیانە کە لە داهاتووە بە هەمومان بتوانین فشار بکەین مەرزی پەرێزخاندا بخەین بیرەنەوتەکانی حەسیرەدا بخەین بۆ ئەوەی ئەم ڕێگەیە تەواو بکرێت زۆر باشە دوایش دێنەستەرەوەی کە یەکێک لە تایبەتمەندیەکانی کەلار ناوچەکە بەگشتی داهاتی مەرزی پەروێزخانە و هەروەها ئەو دوو بیرەنەوتەی کە لێرە هەن ئێستا ڕۆژانە بەبێ هەندێک لە سەرچاوە کە بڵاویان کردو نزیک بە 450,000 بەرمیل ڕۆژانە نەوت لێرە دەردەهێنرێ بۆ قسە لەسەرەوەش دەکەیم زینەم داهاتە چاچەنە بۆ ئێرە دەبێت کاک عەلی زۆر سپاس دێمە خزمەتی جەنابەت وەکو چالاکێکی مەدەنی جەنابتان بزانم بۆچی هەتا ئێستش قوبوڵتان کردووە لە ماوەی لە 2013 تا ئێستاەوە نزیکی 11 ساڵەکە بۆ قوبوڵتان کردووە هەتاوەکو ئێستا ئەم ڕێگۆبانە تەواو نەبێ لە کاتێکە ئێستا قەیرانەکە قوڵترە لە ڕووی داراییەوەی کە باسەکرێ هەرچەنە متمانە بەم قەیران داراییە ناکرێ زۆر سپاس سەرەتا بە ناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز سپاس بۆ دڵسۆزیتان بەڵێ پێشەکی حەزەکەم بە پرسیارێکی جەنابەت لەو برابەرزە کردت کە جوابت بدەینەوە کە وتت بۆ چۆن بڵێن مرور باڵێن هاتوچۆ ئەڵێن زۆر جاریش ئەو چۆن بڵێن ئەو حادیسە و کارەساتە مرۆیانە کە ئەبێتەوە لەو ڕێگا بەشێکی بۆ سایقەگەڕێتەوە منیش ئەڵێم بڵێ بەڵام بۆچی ئەبینی لەسەر هەموو ڕێگاکان ڕێگا سەرەکیەکانی دەربەنی خان و کەلار و ئەوانە ئەبینیت زۆر بەداخەوە کە دوکانی مەیفرۆشتن هەیە مادەی کوحولی هەیە کە بە بەرچاوی ئەوانەوە کابرا دێت کە خەڵکی ئێرانە شوێنێت تورکیە یەک علاگە ئەبات و لە ناو سیارەکە ئیخواتەوە یعنی بۆ لیژنەی مراقەبە نییە بۆ ئەوە لە کاتێکا سیارەکەی ئەوان 16-20 مەترە بێت بە بارێکی زۆرەوە کە کاتێک کارەسات دروستەکات چیەکات هەم خۆی ئەسووتێ هەم چەند سیارێکی تر ئەسووتێنێ ئەوەی شەگەڕێتەوە بۆ حکومت بەشێکی زۆری بەکاری ڕووداوەکان باز لە تڕیلە و سیاری گەڵێت بەڵێ ئەو ترێلانە هەم چۆن بڵێ هێمای پێویست نیە لەسەر جادەکان شارەزانین لە کاتێکی شعبینیت چۆن بڵێ بەشێکی زۆر لە مادە کوحولیەکانە خۆنەوە و ئەبێتە هۆی کارەسات بڵێ ئێمە بۆ هێشتمانە ئێمە یعنی ئێمە هاوڵاتی چی بکات کاکە ئەبینیت لێرە هێز دەسەڵات بەدەست دوو بنەماڵەوەی لە ڕاستە دوو هێزی داپلۆسێنەر ئەبینیت کە لە کاتێکا چالاکێکی مەدەنی سەر هەڵێنێ و باس لە گرفتی هاوڵاتیانەکە یەکسەر چۆن وڵی تیرۆرەکرێت یعنی هاوڵاتی چی بکات هێز چۆن بڵێ بەدەست حکومەتەوە نییە چۆن بڵێ بە شێوازێکی نۆرمەڵ بڵێن یعنی وەکو وڵاتەکانی تر لەژێر دوو هێزی داپلۆسێنەرایە بۆیە وای لێ هاتووە ئەجا بڵێن بێنە سەر گەرمیان وەکو ئەم برادرانە باسییان کرد گەرمیان تایبەتمەندی خۆی هەیە لە دوو ڕووە لە لایەکەوە گەرمیان خاوەنی داهاتێکی زەبەلاحە خاوەنی پەروێزخانە کە با بڵێن مانگانە نزیکەی 26 ملیار دیناری عێراقی داهاتێتی ئەمە بجرێکی زەبەلاحە بۆ بەس تەنها گەرمیان ڕۆژانە 45,000 بەرمیل نەوت دەرەهێنێت کە مانگانە نزیکەی 150 میلیار دیناری عێراقی ئەمە داهاتێکی زەبەلاحە دەبوو بەرپرسەکانی عێراق کە لەسەر شانی هاوڵاتیان و گوندەکانی ئێرە بوونەتە بەرپرس جەختیان کراتەوەی چۆن بۆ زانیاری منتم 455 ڕۆژانە بێزابێت 45,000 بەرمیل نەوت دەستەکان خۆش بێ زۆر باشە کاتە بۆ لەم هەموو داهاتە یا ئەم هەموو قازانجی کەلار هەیەی لە داهاتی مەرزی پەروێزخان لە بیرەنەوتەکان ئەچێتە گیرفانی چێ حکوومەت حزب سوودی لێبینێ شەخص سوودی لێبینێ بۆچی ئەم باشی ئەم داهاتە بۆ خەڵکەکەی سەرف ناکرێت خۆ دیارە کاکە یعنی چۆن بڵێن حکومەت هەر لە کفریوە تاکو زاخۆ حکومەتی دوو بنەماڵەیە
بە شێوازێکی چۆن بڵێ دێزە بە دەرخۆنەکرێت چۆن بڵێ ڕۆژانە بە ئیسعاف پارە ئەبرێت کەس نازانێت بۆ کوێ بڕێت بیرە نەوتمان هەیە هەر لە حسابانیە نەکەوتە سەر حسابە خەڵکەر نازانێت بەعزێکی نازانێت و بیرە نەوتانە لە کوێن ئەمانە هەر بۆ گیرفانی حزب بڕێت باشە ئەم بیرە نەوتانە چ قازانجێکیە لە ڕووی هەلی کارەوە لە ڕووی داهاتەکەیەوە بۆ خەڵکیێرە ئەتوانین ئێمە ڕەفزی ناکەین بڵێ نیەتی هەیەی گوندەکانی چواردەورەتی بەڵام وەکو پێویست نەبووە بۆ پرۆژەکان نەبوون ئێمە بێن کاک جەلالباسی کوێت بۆ بکەین یعنی لە کوێ دەست پێ بکەین لە خەستەخانەوە دەست پێ بکەین لە ئاو کارەباوە دەست پێ بکەین لە جادە و ڕێکەوبانەوە دەست پێ بکەین ئێمە خەستەخانەکانەوە بینین دکتۆری نییە دکتۆر یعنی ڕۆژانە ئیسعافە بینین وەکو نوکتەی لێ هاتووە نەخۆشەبات بۆ ئەوەی چۆن بڵێ بگەینەتە دکتۆر ساقی ئیسعافەکە خۆی ئەمرێت یعنی ئەمە چەند جارم ئینە ڕووی داوە خەستەخانەمان یعنی بەڕاستی وتم گەرمیان تایبەتمەندی هەیە گەرمیان داهاتیە ئەجا گەرمیان ئێستا ئەتوانی بڵێ لە بینی چیایە گەرمیانەکان هەر لە حکومەتی پێش و لە حکومەتی بەعسەوە هەتا ئێستا پێشتریش هەتا ئێستا گەرمیان ئەتوانی بڵێ لە بینی چیایە لە بینی دوو جەبهایە ڕێگای سلێمانی ڕێگای مەرگە جەبهەیە لێرەشەوە تەماسین لەگەڵ حکومەتەکانی چۆن بڵێن ئەوە شەڕی داعەشەڵێ ئەوە حەشدی شەعبیە ئەوە کێ هەر هێزەکە لەوە گەرمانەکان قوربانیە دەن چونکە ئێمە لێرە نوکی ڕمەکەین زۆرترین باجمان داوە چه هاوڵاتێکی گەرمیانەیە 3 تا 4 جار ماڵی نەرما بێت زۆر باشەکە علی دێمەوەلات با بچمە لایەن بەڕێزانش یاخوا بەخێر بێن زۆر سپاسانەکەم لە جەنابتەوە مایکەکەت بەدەستەوەیە ئێوە جەماعەتێکتان ببوورە زۆرینەتەن دیارە تەلەبەی زانکۆن ئەم بەڕێزانش دیارە دانیشتوی یارمیا خۆ بەخێر بێت گرفتی ئێوە یا ڕێگەوبانەکە خراپی ڕێگەوبانی کەلار گرفتی بۆ ئێوە دروست کردەوە وەکو هاتوچۆ فەرموو دیارە ئێمەش وەکو دانیشتوانی شاری کەلار کە ئەم جادە بۆتە هۆی ئەوەی کە مڵۆزمێک بەربۆتە گیانی دانیشتوانی شاری کەلار و ڕزگاری و سمود و دەوروبەری هەموو لادەکانی چواردەوری بە هەمان شێوە ئێمە قوتابیش بێبەش نەبووین لەو ناڕەحەتیانەی کە تووشمانە بێ من خودی خۆم 3 هەفتە پێش ئێستا عایلەکەم لەم ڕێگە وەرگەڕان دایکم و باوکم و 2 برا خوشکێکم ینی 3 ڕۆژی ڕابردوو کە ئەو حادیسەکە ڕوویدا 6 کەس لە ئۆتۆمبیلێکا بوون و سیانیان وفاتیان کرد بەداخەوە سیانیشان بریندار بوون ئێمە بریندارەکانمان دەرێنە ینی زەمان چییە 2 ڕۆژی تر هەواڵی مەرگی یەکێک لە قوتابیان یەکێک لە ئێمە بڵاو نەبێتەوە ئەم ڕێگە بۆتە ڕێ هاتو چۆکردنی ئەمە لە داخلی بەس لە زانکۆی گەرمیان با بڵین بەلانی کەمەوە لە هەر سێبیدیەکە بەلا 1200 قوتابی تیامێنێتەوە ینی مانگانە ئەگەر بێت و 100 قوتابیات و چۆکە زەمان چییە کە لەو ڕێگەیە پاسێکی قوتابیان وەرنەگەڕێ ینی وەکو با بڵێن من سیرم لەوەیەت کە 2 ڕۆژ پێش ئێستا 3 ڕۆژ پێش ئێستا خۆپیشاندان کرا بۆی کە هاوڵاتیانی شاری گەرمیان داوای مافی خۆیانکەن قوتابیانی زانکۆی گەرمیان هاتنە پێشەوە سەرجادەکەیان کرد بوو بەدەر لەوە کە بەشێک خەڵکی کەمی شاری گەرمیان و ڕزگاری و چواردەوری شیاتە بوو ینی لە 300,000 کەس 50 کەس ئامادەی خۆپیشاندانێکە داوای مافی خۆی بکە ینی ئەوە بەڕاستی لە لایەکی دیکە مەرجی پەروێزخانەیە بیرەنەوتی حەسیرە هەیە داهاتێکی زەبەلاح بۆ ئەم شاری گەرمیانە دەستەبەرەکە لە 100 داهاتی مەرجی پەروێزخان بیرەنەوتی حەسیرە بۆ ئەم شاری گەرمیانە سەرف بکرێ هیچ کێشەیەک نە لە ڕووی دکتۆر لە خەسەخانەوە نە لە ڕێی ڕێگەوبانەوە نە لە ڕێی هیچ هەلیکاریان هیچ کێشێکیان بۆ دروست نابێت هیچ کێشێکیان نامێنێ خۆم برادرمەیە لێرە لە توبعامە ینی دوای 2 ساڵ نقلەکەنەوە بۆ زانکۆی سلێمانی لەبەرەوە هیچ خەسەخانەیەکی تیانە لەرە هیچ نەخۆشخانەیەکی تیانە بتوانن ینی زانیاری لێ وەربگرن ئامادە بکەن کەسێکتان جیاواز لەوەی کە باز لە خراپێنێت کۆمنتان لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان بەگشتی بڵێ نێوانیان ڕێگەوبان کە خزمەتگوزاریەکی سادەی هەموو شوێنەکە دەبێت زۆر بە ئاسانی دابین کرێ بەبێەوەی کە هاوڵاتی داوە دەمێت کۆمنتیەوە جای وەرگێت بزانم گرفتان چییە بۆ نمونە ئەگەر ئێوە لایەنی تەندروستیتان باش بێ کەمتر پێویستان بە ڕێگەوبانەکە هەبێ وەکەوەی کە عەلی ئاماژەی پێکرد فرس و سلێمانی بە ئیسحاق و بە سەیارەی خۆت و بەم بابەتانەوە چیتان بۆ دابین بکرێت هیچ نەبێ ینی کەم و کورتیتان هەبێت بۆتان دابین بکرێت کە
سەرەتا سوپاس بۆ هەمولایەکان من شتەکان وەکو دانیشتوویەکی شاری کەلار شتەکان بە ڕێژە بینم شتەکە ڕێژەیە تقریبن ڕێژەیەکی ئەم خراپی ڕێگەوبانەکە گەڕێمەوە بۆ حکوومەت ڕێژەیەکی گەڕێمەوە بۆ هاوڵاتیان ڕێژێکە گەڕمەوە بۆ کە ئەو کاربەدەستانی کە ئیش لەوێ ئەکەن بە شێوەی ڕێژە هەمویان هەر کەس پشتی خۆی لە خراپی ئیشەکانە هەیە ئێمە گەر وەکو خەڵکی کەلار وەکو برادریمان ێسا باسی کرد ئەگەر هەمومان وەکو یەکدەنگە بواین علی لەقل یعنی بە کەمترینش باسی خستەخانەیەکمان بکردایە هەوڵمان بدایە لە شارەکەمان خستەخانەیەک بوو هەبوایە ئەم هەموو ڕێگا و بڕینەوە بۆ سلێمانی و بۆ نەخۆشەگەڕین بۆ سلێمانی بۆ سەرێژێگەرە بچین بۆ سلێمانی ئەو شتانەمان لە بەردەسان نییە بۆیە ڕۆژانە خەڵکی کەلار و خەڵکی دەوروبەری کەلار تەنانەت خانەقین و کفری ئۆمانەشە هەمووی ئەم ڕێگاگرێتە بەربەرەوە سلێمانی ئەڕوا هەمووی بۆ سیاح و سەفەر ناڕۆین ئێمە زۆربی بۆ نەخۆشی ئەڕین بۆ ئەوەی بچین عیلاجێ بکەین سێرەکەین باجی گەورەترە دەین لەوەی کە هەیە ئەمە خاڵی یەکەم بۆ ئەوەی کە نەخۆشخانەیەکی باش لە شارەکەمان نییە من دکتۆری شارەزای باش لە شارەکەی منە نییە ئەمە یە هۆکاری سەرەکی ئەو ڕێگەوبانەیە کە هەیە و ئەو حادیسانی کە ڕوو ئەدا لە ئێرانەیە بابێژینی خاڵێکی تر داهاتی ئەم وڵاتە بە شەخصە نەکراوە داخاتی ئەم وڵاتی ئێمە ئەم منطقەی ئێمە ئەم ناوچەی ئێمە شەخصە نیە نازانی کی ئەیبا داهاتێکی زۆر خۆم مەرجی پەرێزخانە خۆم چەند شخصەنەیە یاتەنا حزبە یا لە حزبیش دەرچوە بۆتە شخص بۆتە شخصیش ینی شخصی وامانەیە حزبی شاری ناکە باشە شخصی وامانەیە خۆی هەموو شتێک خۆیەتی لای خۆیەتی ئێستا گشتیان شارەزان جەماعەت لێرانە لەناو شاری کەلارە چەندین زەوی گەورە هەیە لەلایەن فڵان بەرپرسەوە داگیر کراوە ئەی بۆ یعنی ئێمە گەر خەڵکی ئەم شارە بینە ئەو خۆی بە خەڵکی شارەکەی ئێمە ئەزانیە بۆ نایتەرێ بخاتە خزمەتی هاوڵاتیان یا بەرپرسانی ئەم شارە بۆ هەوڵیان نادەن ئەوەی کە داهاتی شارەکەمانە کە دەستکەوتی ئەم شارێ لە ڕێگای مەرجی پەرۆسخان و بیرەنەوتەکانەوە بۆ شارەکە سەرف بکرێ بۆ بگەڕێتەوە بۆ جێگایەکی تر نازانین کی ئەیبا و چۆنە چیە و کێ خاوەنێتی باش دەستەکانت خۆش بێ کەس کۆمنتەکەی حاضر کردەوە بزانم کەیتر کۆمنتیەیە جادەکە وای لێ هاتووە لەم سەرۆکە ڕۆین لە ڕێگەیە کۆڕۆین لەو سەرۆکێن و لە سایدێکی ترەوە گەڕین تاوانی ئێستا منیش کە هاتم لە ڕێ ساخکەی وت ئێرە دیاریکەن لادان هەیە لەو سەرهاتینەوە شەوە تاریکەوانی ئێرە دیاریکەن لادان هەیە زۆر وێرانە ڕێگاکە باشمە لای ئەم برا بە ڕێزانم من دەمەوێ جەنابەت کە کە سوکاری قوربانیان بە قوربانیان ڕێگایە بەشداریت کردووە ئەتانەوێ بەشێک من لە فشار یاسەوەکو کە سوکار یا هەر ئەوەندا بڵێن کاکە ئەمە ئازاری ئێمەیە چۆنەتانەوێ خۆتان بەشێک بن لەو فشارەی لەوەی کە ئەم پرۆژەیەتان بۆ تەواو بکە کە بەشێکی زۆری گرفتی کەلار ئەمەیە لە بەرەوەی بۆ منەسبەینێ بازار ڕێگەکرێتەوە کە هەمانە 2 ساڵە خەڵکێک لەبەر ئەم ڕێگەیە نایێت بۆ ئەم بازارڕە ینی خەڵکێک ئێسا ئەمانە تەلەبن کە دێن بۆ ئێرە بۆ زانکۆ هەتا ئاگاتە پێشەوە دایکی لەبەر ڕێگاکە دەبێت و 3 جار زیاتر تەلەفۆنی بۆ بکە بزانە گەشتووەتە شوێ بەڵێ من بۆ خۆم چەند جار کە ڕۆشتوم بۆ سلێمانی تا گەشتومە دە سلێمانی دایکم 5-6 جار تەلەفۆنی بۆ کردوم ینی هەر ئەو نییە هەمومان واین بەڵام چۆن ئیسا من بۆ خۆم ئەندام لە دەستەی با بڵین تەواوکردنی ڕێگەی کەلار سلێمانی بەڵام ئەمە بە من و بە تۆ و بە ئەو ناکری ئەبووی هەموو گەرمیان ئەبێ هەموو گەرمیان فشار کات ئێمە داهاتی پترۆ دۆلار سرف ناکرێ ینی ئەگەر ڕۆژانە 45,000 بەرمیل نەوت ئەڕوا خۆ ئەبێ ڕۆژانە هەر بەرمیلێنەوە $2 بگەڕێتەوە ئەگە بۆ داهاتی پترۆ دۆلارە خۆ ئەبێ ئەو پارە سرف بکرێت ئەجا لە بلاشۆ ئێمە ئیسا بەڕێبەتی هاتو چۆمانەیە لە گەرمیانە لە پاری ژینگە و ڕێگۆبانە لێوەرەگرێ یعنی تۆ چتە مرور سیارەیەک تەحویلەکەی ساڵانە 25,000 دینار بۆ ڕقەمی خصوصی وەرەگرێ بۆ عمومی با بڵێن بۆ زەرد ڕقەمی حمل 75,000 دینار وەرەگرێ باش ئەگەر پارە ڕێگۆبان لە من وەرەگری ئەی بۆ سەرفی ناکەی ئەین پاری ئەوەش سەرف ناکرێ ئەین داهاتی هاتو چۆ خۆی داهاتێکی زەبەلاحیەیە بۆ خۆی ئێستا ئەتانوێت چۆن کار لەسەرەوە بکەن هەر وەکوەوەی کە ناڕازی بن یان وەکۆی ئەو برادرانە ژاماژەیان پێکرد بەشێک بن لەوەی کە ئیتر کاگالی ژاماژەی پێکرد لەوەی کەتر ئێمە نامانەوێت داوا لە حکوومەت بکەین وانە نا ئێمەمانەوێت شەقامی گشتی بجوڵێنین بە هەر ئینێک بێت ئیتر یەکەم جار بەوە دەستمان پێکرد بەگرتنی ڕێگای کەلار سلێمانی بۆ ماوەی 2 کاتژمێر لە هەفتەی ئایندە بەرنامە و پرۆگرامی تر هەیە لەگەڵ ئەو بە ڕێزانە دانشین و کۆبنەوەمانەیە
طبعا شێوازی ترەگرینە بەر هەر بعد دەسەوسان دانانشین حتا ئەگەینە نەتیجێ ئەخیر تۆ باسی ئەوە کە ئەڵی خەستەخانە ئێمە خەستخانەی سەد قەریۆڵەیمانەیە لە گەرمیانە تایسە هەیکەلە نەک هەر هەیکەلە هەر بینایش نییە هەر هەیکەلێکە و دروست کراوە فقط باشە گرنگترین پرۆژەی خزمەتگوزاری چییە کە لە کەلارە بۆتان کرابێت وەڵی بڵێم هیچ هیچتانەیە بەڵام کەرتی تایبەتمانەیە وەکو چی کەرتی تایبەت بۆ نمونە خەستخانەیەشیان دروست کردووە های کوالیتی گەرمیانە ئەمە تەنها گیرفان ڕوودکردنەوەی ویچی تر ینی خەڵکێکی داما و ڕووی تیەکان ناچارە لەبەرەوە دکتۆرەکان لەوێ قەتیس کراون پیتاقی 15,000 دینارە ئەمە بۆ من نەکراوە بۆ گیرفان پڕکردنی خۆیانە کەرتی تایبەت زۆرە بۆ مەکتەبیانەیە خەستخانەیانی ئەمانیانی بەڵام وەکو پرۆژەیەکی استراتیجی بۆ گەرمیان تا ئێستا نەمان بینیوە بۆ یەک کارگەیەکی استراتیجی دروست نەکراوە بۆن کارگەیەکی پترۆکیماوی دروستکەن و 200 گەنجتیا دامەزرێ باش کاگەرم سەرەتای بەرنامەمەژت بەوە کرد با لە هەندێک بابەتی مۆزوعی کە ڕەنگە تووڕێی خۆمانی پێدا بمرکەینەوە بینە دەرەوە ببینە بەشێک لە چارەسەر ببینە بەشێک لە پرۆپۆزڵێک بۆەوەی کە نەخشە ڕێگەی چارەسەری ئەم گرفتانە دابنین من دەمێت زیاتر لەسەرەوە قسەیەت بوەسی چۆن ئەمە بکرێ لەوەی کە ئەم گرفتانە چارەسەر بکرێت تامان ئەمە تەنها کەلار نییە ئەمە ناوچەکانی تیش بە هەمان شێواز ئێوە ڕێگەکەیە 11 ساڵە گیرتان خواردەوە بەدەستیەوە شوێنێکی تر هەیە 10 ساڵ بەدەست پرۆژەیەکی ترەوە گیری خواردووە هەڵبەتە من زیاتر لەسەرەوەی مەسلەی پرۆژەکان چی کراوە چی نەکراوە ئیزافەیەک بۆ سەر ئەو هاوڕێە قسەکانی ئەو هاوڕێە وەکو پرۆژە کراوە بەڵام ئەگەر هەموو شتەکان لە ژیانی ئینسانە هەمووی هاوتەریب نەبێت سوودێکی نابێت ینی بۆ نمونە پێشتر ئەو هەموو قوتابخانە 8 پۆلی و 24 پۆلی و ئەوانە هەبوو پرۆژەی ئەوەی مەسلەی پەترۆدۆلار هەبوو مەسلەی پەرەپێدانی ناوچە جیاجەکانی هەرێم هەبوو ئەوانە هەبوو پرۆژەیەکی زۆر هەبوو لێرە کارەکان ئەڕۆیشت کەمکورتێکی زۆریشی تێدا بوو بەڵام تەماشاکەی دێن ئەو هەموو بینا تعلیمیە کە دروست کراوە خودی سیستەم هاتووە پەروەردەی و ئاخارێکی ترا بردووە دیسانەوە لە شوێنێکی ترا حەقیقەت دەکاتەوە بیناکەی بۆ دروست کردووە دیسانەوە لەوێ دێ ئەیکاتە کەرتی تایبەت بوو جۆرێکی تر خوێنی تۆ ڕۆحی تر وەرەگرێ جۆرێکی تر تۆ پێگۆتەکە بۆ ئەوی نەتوانی گۆڕانکاری لە ژیانی خۆتا بکە بۆیە ئەمانە کە کراون پرۆژە کراوە بەڵام شتەکان کە هاوتەریبی یەک نەبوو ژیانی ئینسان جێگیر نابێت لەمەیە ئەوەی کە ئەوترێت ئێمە پێشتر هاتوین خۆشمان خۆشم بەشێک بووملەوەیە کە هەر بە هات و هاوار و ئەمانە کردووانە هەڵبەتە هات و هاواریش بەشێکە لەوەی کە تۆ لە ناخی خۆتا بەشێکە لە فشاری جۆرێک لە ئەوەی سەبوریت بۆ بێ بۆیە ئەو هات و هاوارەکە شتێکی سروشتی ئینسان ئەمە بەڵام لە قۆناغێکی وایە کە ئێستا هەموو شتەکان ئەوان بە دامەزراوەیی بە سیستەم کار لەسەر تۆ ئەەکەن دەبێت تۆش بە جۆرێکی تر کاریان لەسەر بکەین ئەو سیستەمە چۆنە یعنی ئێمە هاتووی تەوافقی قبولی ئەومان کردو ئێستا کۆمپانیاکان سەیتەریان کردوتە سەر هەموو کەرتەکان کەرتی تایبەت هەموو کۆمپانیاکان کەرتی تایبەت شخصە یاخود لە پشتی کۆمپانیەکانەوە نەک لێرە بە حکمی ئەوەی ئێمە کەپیتالیزم زاڵە بەسەر هەموو دنیای ئێستا ئێمە ئێستا کە ئەم شتانە ئەبینین پێمان تۆزێ سەیرە بەڵام خۆی ئەمە ئێستا ئەوە بینێ ئێمە هێشتا ئەمانەوەی سروشتی ژیانکەین هێشتا نامانە بچینە ژێر ئەوەی کە ئەوان ئەیانەوە بیسەپێنن بەسەرمان بۆیە ئەمە بابەتە جەوهەریەکە ئەوەیە دواتر دێنەوە سەر کێشەی ڕێگایەکی بچووک کە لە بینی کەلار و دەربەنی خان و سلێمانی و جێگاکانی تر و خزمەتگوزارەکان ئەوان لێرە ئێمە چی بکەین ئەبێ پێشنیارمان هەبێ ینی من خۆزیارم کە لێرە هەستین ئەو پێشنیارانەش بنووسرێتەوە بدرێ بەلایەنی پەیوەندیدار پێشنیارەکان وەکو خۆم کە پێشنیاری ئەوانە ئەوەی پێشنیارانی کە ئەەکەم لە ئێستای ئێمە ئەبێ بەرەیەکی فشاری فراوان دروستکەین لە هەموو چین و توێژەکان ئەوەی کە بەرژەوەندی هەیە ئەوەی کە بەرژەوەندینی ئەبێ بێتە ناو ئەمە شتێکە پەیوەندی بە ژیانی هەر هەمومانەوەی پەیوەندی بە بەڵام کاگەرم ئایا من باگراوندە حزبەکەمە خەمە ئەو لاوە بێمە ئەوێ لە کاتێکە ڕەنگە حزبەکەم ئەم گردبوونەوەی بەدڵ نەبێ وانە کاگاری ئەخلاقیە ئەرکی ئەخلاقی هەموو ئینسانێکە بەرگری لەوەی تەنیشی بکات هەموو ئاینەکانە ئەمە هاتبووە مەسەلە ئەرکی ئەخلاقیە بەرپرسیارێک تەنانەت ئەو بەرپرسانێک کە ئێمە ئەڵێن بەرپرس واتە ئەرکی ئەخلاقی کە تۆ ئەم بەرپرسە ئامادە نەبوو ئەوەرکە ئەخلاقی هەڵگری ئەبێ یەخەی بگری لە ڕاستی ئەبێ حەزب بنی بەلاوە ئەو ڕێگاوبانە ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن لێت ناپرسن تۆ سەر بە چه حزبێکی دەنگت بە کێ داوە بۆ کێ ئیشەکەی لە دوای کام مەسئولەوەی لە پێش دەرگای کام مەسئول دانیشتووی ناخواتەوە پێت ناڵێ تۆ کوڕی کێی ئەوانە ئەوە ناخواتەوە ئەوەی کە ئێستا منی هاوردۆتە ئێرە وەکو هاوڵاتیە هاتوومەتە ئێرە سەرڕای ئەوەی کە هەندێک زانیاری وەکو پیشەکەم هەیە بەڵام وەکو هاوڵاتیە هاتوتە ئێرە کە سبەی دووس بێ منداڵەکانم تیاچێ لەوێ
لەم ئەوەیە کە لەگەڵ کۆمپانیاکانە لەگەڵ حکوومەت و ئەوانەیە ئێمە لە هەموو شتێک تەنازل نەکەن وازەوە بێنە کە حەزب ناتوانێت ئیتر وەڵام بێت کۆمەلگە ئەتوانێت وەڵام بێ بۆ کۆمەلگە خودی کۆمەلگە ئەتوانێت وەڵام بێ گەڕێکێک دەتوانێت وەڵام بێ بۆ دەربڕین ناڕەزاتیەکان و بەدەستێنانی مافەکانی زۆرمان نەماوە لەوەی کە هاوڵاتیش بای ئەوەندە هوشیار بێ بڵێ وەکەوەی کە لە ئەوروپایا دەبینی جاری وا هەیە هەموو ئۆتۆمبیلەکە لە شەقامێک ئاوەستێ یادێتە سەر ڕێگۆبان بە هێوری بە مەدەنیانە ئەوەستێ و داوای مافی خۆی بکە هێشتا ئێمە زۆرمان نەماوە چووکە لە هەمان کاتە سیاسەکانیش لێمان تێک نادن کاتێک گردبوونەیە گەکرێ ئەگەر 50 کەس بن 20 خۆیان دەنێرنە ناویان بۆ تێکدانیان ینی زۆرمان نەماوە ئەم پێشنیاری جەنابەت جێی خۆی بگرێتەوە لە ناومانە ئەم شتانە بێ بەلاتەوە ئاسایی بێ بۆ هەموو گۆڕانکارێک باجی خۆی هەیە تۆ کە باسی ئەم سیراع گەورەیە ئەەکەی من و تۆوەکو هاوڵاتی و خوێنێک بەبێ ئیمکانیت و بەوەی کە تەنها ئیرادەیەک ئێمە هێناوەتە ئێرە ئێستا کاتێ باسی ئەم گۆڕانکاریانە ئەەکەین ئەبێت تۆ چاوەڕێی هەموو شتێکیش بکەین ئەمە شتێکی ئاساییە کێ دەنێرن کێ نانێرن پەلامارە درێ ئەوە درێ ئەوان خۆیان لەسەر عقلێتی شەڕانگێزی ئەوەی کە گرنگە ئێمە توانای عقلی ئێمە توانای فکری ئێمە چەندە کە بتوانین ئەو عقلەتی شەڕانگێزیش لە بەرژەوەندی خۆمانە بەکاربێنینەوە دیسان توانای ئێمە چەندە بەڕێوەبەرێک بین بەرامبەر بەڕێوەبەرێکی تر بەکاربێنی توانای ئێمە چەند بوو کە ئێستا ئەو بە ڕێزە نەهاتۆ موبایلی داخستۆ یانەی هەر هەمومانی کردووە کە ئێمە بمانتوانێت بەرنامەکە ڕاگرین بە کەناڵی خۆمانمان بوو بەو کەناڵە بە ڕێزە ئێوەمان بوو تا ئەو بە ڕێزانە لەوێ ڕایگرین بە هەمومانەوە لە پێش دەرگای ئەوە ڕائەوەستین لە دەرگامەنەدا تا ئێمان هێنایە سەر مێزی دانیشتەکە بۆی لێمان گوێمان لێ بگرین خۆ ئەو لەوەیە لە خۆڕان بۆ چاوەگەشتەکانی ئێمە لەوێ نیە بۆ بەرژەوەندی خۆی زۆربەی لەوەیە لە 2000 ئەوەندەوە مدیر هەیە 10 ساڵ 11 ساڵە لەوەیە بۆچی لەوەیە 10 ساڵ زەرور نییە کەسێک لە جێگایەکە 10 ساڵ مێنێت بە هەر حاڵ کاتێ باسی ئەوەکەی جارێ زووە نەخێر ئێمە ئەبێ پێشتر بزانین ئەم ڕووداوانە لە وڵاتانی تری شاڕۆیاندا وڵاتێکی وەکو فەرەنسا کە یەکەم جارنامەی مافی مرۆڤی تێدایە کە هێلک زەردەکان دێنە سەر شەقامەکان منداڵی 12 ساڵ لەوێ فەلاقە کرێ زیندانی ئەکرێ لێ درێ شتێک نییە بە ناوی مافی مرۆڤەوە ئەوەی کە مافە ئینسان خۆی ئەیدا حکوومەت نایدا پێ دەسەڵات نەک حکوومەت بوو وەرە حکوومەت جایە وەکو دەسەڵات و سیستەم لەمەیە کە تۆ لە ناو فەرەنسایە لە ناو پاریسا حکمی عورفی ڕاگەیەنرا پێتان ئاسایی بێ ئەوەی خەڵگەمانەی پێ ئاسایی بێ لە قۆناغێکی وایە ئێستا ئێمە هەموو ئەوانەی دوای ئەوەی کە دێنە سەر فەنیا دەگەر بەرنامەکە زۆر بکوانە دەرفەتە بێ بۆ کاگەریوانیش من ئەگەر وەڵامینێک ئەو پرسیارم دابێتەوە شتێکم نیە زۆر باشە من دەمەوێت کاگاری بزانم ئەو کۆنجومەنی فشار تەنها فشارتان لەسەر ڕێگەوبانەکەیە چونکە گەرمیان داهاتێکی باشی هەیە وەک ئاماژەمان پێکە دوو بیرە نەوتمان هەیە لێرە مەرزی پەروێزخانمان هەیە فشارەکانتان هەر قسە و خۆپشاندانەیانە چونکە کاتێک کە سەرنجە خینە سەر هەندێک بابەت بۆ نمونە لە سلێمانی کاتێ بە ڕێبەراتی هاتووە مرور مانیان گرتی بوو لەسەر شەقام بەڵام کاتی هاتە سەر مانگرتنی ناو دایرەکە خۆی بەشێک لە کارمەندەکانی هاتوچۆش فەلاقە کران و برانەوە سەر شوێنەکانی خۆیان لەبەرەوەی ئێرە چی بوو شادەماری پیاکردنی داهات بوو ئێرە نەوتمان هەیە لێرە مەرزمان هەیە ناتانەوێت ئێوەش دەست بەرن بۆ ئەم شادەمارانە بۆی کە بێنەوە جواب دەسەڵات بەرامبەر بە خواستەکانتان بێتە جواب بێگومان ئێمە پێشتر چالاکی جۆرا و جۆر کراوە بۆ هەموو سێکتەرەکان و چالاکیەکان زۆر جار بۆ دەست پێ کردووە سەردانی لایەنی پەیوەندیدارمان کردووە کە لایەنی پەیوەندیدار نایەتە وەڵام ناداتەوە یان وەڵامەکانی بە پێی پێویست نییە وەڵامەکان بە پێی پێویست نییە ناچارین ئێمە شەقام بەکاربێنین جۆری جیاوازی چالاکی بەکاربێنین یعنی من ئەوە پێم خۆشەوە بە هاوڵاتیان ڕابگەێنم بە دڵنیاییەوە فشاری مەدەنی کاریگەری خۆی ئەبێت و ئەنجامی ئەبێ ئەگەر ئێمە بەشێکی باش لە هاوڵاتیان بەشدار بن لەم چالاکیان ینی نمونەی زیندومان لای ئەمە لە تقریبان دوومانی پێشوو زبڵێکی زۆر لە ناو شاری کەلار کۆبووە کۆمپانیەکان کۆیان ناکردەوە بە هۆکاری ئەوی پاریان بۆ سەرف ناکرا ئێمە ئەو چالاکیەمان ئەنجامدا زبڵ و خاشاکمان برد لە بەردەم شارەوانی فڕۆماندا دوای 5 ساعت زۆر نا دوای 5 ساعت ڕۆژی هەینیش بوو قایم و ئیداری گەرمیان و شارەوانی و هەمویان کۆبوونیان کرد بە 5 ساعت گرفتەکان چارەسەر کرد بۆ مەسلەی پێوەری ئاوەکە خۆتان ئاگدارن تەختی ئەوەتان کرد کە هەڵمەتێکمان ڕاگەیان بۆ لێکردنەوەی پێوەری ئاوەکان خۆشبەختانە ئەوەش ئەنجامی هەبووە ئێسایمە ئاگدارین کە پێوەری ئاوەکە غەرامەکەی لابراوە و لە کۆمپانیا ئەسێنرێتەوە و نرخەکەی وەکو جارانی لێ ئەکرێتەوە ئەمانە هەمووی ینی نمونەن بۆ ئەوەی کە فشاری مەدەنی ئەنجامی ئەبێت بۆیە لە داهاتووە وەکو خۆت باست کرد ئەگەر
حکوومەت وەڵام نەداتەوە دەسەڵات وەڵام نەداتەوە ئەوە ئێمەش ناچارین بیری نەوتی حەسیرەدا بخەین ناچارین ڕێگەی مەرزی پەرۆزخاندا بخەین ناچارین مانگرتنی گشتی ڕابگەێنین دام و دەستگاکان پەک بخەین ئەمەشەکەوێتە سەر ئەوەی توانیتانەکە هاوڵاتیەکی یاسایی مەدەنی دێت بڵێت لەگەڵ چانان لەبەرەوەی کامەش خواستی منە لەبەرەوەی کە مەترسی منیش گیانی منیش لەو ڕێگایەدا هەیە خۆی بەداخەوە لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵێ خەڵکی هەلپەرست یان هەندێک لە حزبە سیاسیەکان وایان کرد متمانە لە نێوان خەڵکە نەمێنێ وایان کرد خەڵک بێ هیوا بێ لەوەی کە ڕەنجی خەڵک ماندووبوونی خەڵک ئەو چالاکیانەی خەڵک ئەنجامێدا کۆمەڵێک کەس کە هەلپەرستانە بەکاریان هێنا بۆ ئەوەی پلەپۆستی پێوەرگرن ئەم متمانەیە لە لای خەڵک نەماوە یعنی من چەندین چالاکیمان ئەنجامدا وەکو هاوڕەکانمان بەدایان و سەجان جار پێمانیان وتووە ئەوە ئێوە بۆ ئەوە خۆتان دەرخن لە داهاتوو ببنە ئەندامی پەرلەمان یان بتانێت پۆست و پلەیەک وەرگن خۆشبەختانە ئێمە ئەمەمان بەتاڵ کردوتەوە کە ئێمە و هاوڕێکانمان هاوڵاتیان دڵنیاکەینەوە کە هیچ بەتەمای پلەپۆست نین هیچ بەتەمای ئەوە نین ببینە ئەندامی پەرلەمان هیچ بەتەمای ئەوە نین ببینە بار بەسەر خەڵکەوە و لێرەوە دووپاتی ئەەکەینەوە بەڵێن بە هاوڵاتیانی خۆمان ئەدەین کە باری خەڵک ئەخینە سەر شانی خۆمان نەک ببینە بار بەسەر خەڵکەوە بۆ پرسیارەکەت ینی بەشێکی وەڵامەکەی ئەوەیە ڕاستە هاوڵاتیان متمانیان نەماوە بەڵام ئێمە کار لەسەرەوەکەین متمانە بۆ هاوڵاتیان بگەڕینەوە هیوا بە هاوڵاتیان بگەڕینەوە و بە ڕێگەم مەدەنیەکان مافەکانمان بەدەست بێنین چونکە ئەم دەسەڵاتە حەزی لە توندوتیژیە لەسەر توندوتیژی ماوەتەوە ئەگەر بێت و توندوتیژی لێوەر بگریتەوە هیچی بەدەستەوە نامێنێ چونکە ئەم دەسەڵاتێک کە ئێستا دوو حزبی دەسەڵاتدار و کۆمەڵی حزبی پاشکۆیان هەیە هەمویان 130 خەڵدەنگی پێیان نەداوە یعنی لە ناو خەڵکە متمانیان نەماوە جەماوەریان نەماوە ڕێخستنیان نەماوە ئەوەی بەدەستیانەوەیە دەستیان کردو بە یەکە کۆمەڵی خەڵکی سیخڕ و کۆمەڵی خەڵکی دەسەڵاتدار و چەک بەدەست و شەقوەشێن لە ناو ئەم دەسەڵاتە هەیە کە ئەمەش بەدڵنیایەوە ناتوان تا سەر بەردەوام بن بۆیە ئێمە تەمەنای ئەوە ئەەکەین نەگاتە توندوتیژی و نەگاتە فشاری زۆر گەورەی مەدەنی و بێن بەدەنگ هاوڵاتیانەوە گرفتی هاوڵاتیان چارەسەر بکەن کە بەڕێی ئێمە چارەسەرکردنی گرفتەکان زۆر ئاسانە بەتایبەت لە بابەتی بودجە و پارەیەکی زۆر لە وڵاتە هەیە و زۆر باسیکرا و نمونەش درا و ئامار و داتای زۆرش خراوە ڕووکە لە هەموو کوردستان نەک تەنها لە گەرمانە داهاتی زۆر جیاواز هەیە لە سێکتەرە جیاوازەکانە بۆیە چارەسەرکردن گرفتی هاوڵاتیان ئاسانە بەڵام ئێمە وا تێگەیشتون ئەمانە خۆیان بە عەمدن واکەن دەستێکی دەرەکی لە پشتیان هەیە بۆ تێکدانی ئەو ڕنج و ماندووبوون و خوێن و فرمێسکەی کە هەرێمی کوردستان بەدەست هاتووە بۆی ئەم هەرێمە لەناو ببرێت بە فیتی وڵاتانی ئیقلیمی بەداردەست و خیانەتی ئەم دەسەڵاتدارانی کە ئێستا هەن زۆر سپاس کاگەری کاگەلی جەمە لای جەنابەت دەرفەتم کەمە من دەمەوێت دوایین قسەی جەنابەت لەسەر ئەوەی کە هەم ڕێگاکە بە تایبەتی چکە ناونیشانی بابەتەکەم ڕۆمان تاوانەکردنی دووسایدی کەلار سلێمانی بوو ئەم بەگشتی لەسەر خواستی خەڵکی کەلار بەڵێ واللهی ئەوە ڕێگاکە ئەیبینی بۆ خۆتان ئەڵێن ئەزان ئەوە 9 ساڵە 9 ساڵ تەمەنیەکە مناڵ لە دایک بۆ ئێستا چۆن بڵێن هەرزەکارە داوای ژنمان لەکە ئەوە چەند تەمەنیەکە بەڕاستی زۆر بەداخەوە ئێمە خۆم ئەزمونێکمێ کە شۆفێر بووم ڕۆژی وا هەبووە کە هاوین بووە 4 حادیسە بووە جیاجا خۆم تەسویرم کردووە و بڵاویشم کردێتەوە 4 حادیسە لە سلێمانی بۆ کەلار هەتا یعنی بڵاوم کردێتەوە کەسێک نووسی بووی ئەوە ئەڵێ خۆی پاشقولی لێدا یعنی من لە دوا پاشقولی لێدا پاشقل لە تەنکەر نادێ بەڕاستی من تێبینیم هەیە لەسەر خۆ پیشاندانەکان بەڕاستی باشە ئەم گربوونەوەی ئەم دوایە بینی من ڕێز و حرمەتمە یعنی هەڵوێستیان وەستانیان شەون و خونیان بەرزە نرخێنم بەڵام بەقەدەر چۆن بڵێ شیرین خواردنەوەی خەڵقات بوو ئەبێ خەڵک ینی گلەیت لە خەڵکێ گلەیم لە خەڵکەیە ئەبێ شێوازەکەی بۆ ڕێ حزبێک بەتەنیا ڕێکخراوێک بەتەنیا نەڵێ ئەوە من ئەوە ئەەکەم بۆ خۆی ئەگەر ئەتەوێ واقع بیت شتێک بکەی ئەبێ خەڵکی دەسەڵاتیش ئەو دوو دەسەڵاتە لەو قاڵبە بێنە دەر بۆ ئێستا بازنەیەک پێشی داگیرەیەک پێشی بە دەوری گەرمیانە هەمومانین هەموو حزبەکانین ئەبێ هەمومان بین لە پێناو ئەو خزمەت گوزاریە کە مافی خۆمانە
داهاتێکی زۆر وتم گەرمیان تایبەتمەندی هەیە داهاتیە نەوتەیە پانتایەیە ئاوی هەیە جوگرافیای هەیە شوێنی هەیە بووەتە سنتەرێکی بازرگانی ئێستا بەڕاستی دەبێت خەڵک هەمومان پێکەوە فشار دروست بکەین نەوەکو ڕێکخراوێک بەتەنیا حزبێک بەتەنیا ئەوە فلانە کەس ئەوە فلانە ڕۆژی نییە کاکە بێ هەمووی بێت ئەبێ فشار دروست بکەین من کۆتا قسەم ئەگەر وەکو کەسێکی باگراوندێکی ئیسلامی باشە قورئانە فەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولن بیان وەستێنن تێگەی بیان وەستێنن لە کەناری جەهەنەما لە بۆچی لە بۆ ئەو کردوانی کردوانە لە بۆ ئەو قەولانەی تەفسیرەکەی وەڵێ سیرەکەی وەزیرێکە زۆر ڕووقایمانە ئەڵێ من گوندە دوورە دەستەکان هەمووی ماڵ بە ماڵ سیر هەر لەوێ ماڵ بە ماڵ ئەگەڕێم نەوتێ دەمێک لەبەر ئەوەیە ئەوانە ئەوە سێنرێن ئیمامی عومەرە فەرمێ ئەترسم لە شام وڵاخێک سەرسمدا من لێرە تاوانبار بم تخوا ئەمانە مەسئولن مەسئولیت وان ناکرێت بەڕاستی ئێمە چیمان کەمە هەموو شتێکمانەیە ئەو خەڵکە مجەڕەبە ئەزمموی هەیە ئەو خەڵکی ئەمە ژیرە تاڵیمان زۆر بنیوە نامانەوێت دووبارە شتێک بکرێت ئەمانە بای ئەویان نەماوە شتێ بکرێت وەکو ئەم ئبرا بە ڕێزە وتی دەستی ئیقلیمی و چواردۆری ئێمە هەمووی ئاگرە و تەماحێن لە کوردستانی هەرێک لە لایەکەوە ئێمە ئەمانە ئەوانە دووبارە نەبنەوە ئەجینا خەڵک زۆر لە ئەوان گەورەترە خەڵک یعنی تینی بۆ هاتووە بەڕاستی زۆر باشەکە علی دەستەکان خۆش بێ ئێوە کەستان قسەی هەیە ئەگەر مایکی بدەنێ بە زۆر بە کورتی سپاس دەکەم لە کاک جەلال داواکارم لە خەڵکی گرمیان لە چەند ڕۆژی داهاتووە ئەگەر قەرار وایە خۆپشاندان بکرێ و داوای مافی ڕەوای خۆیان بکەن بێنە سەر شەقام داوای مافی ڕەوای خۆیان بکەن بەڵام بەبێ هیچ دروستبوونی گرژ و ئاڵۆزیەک لە خۆپشاندانەکانی ڕابردووە بینیمان هەڵکتێر هەڵیان کوتایە سەر بینا و بارەگای حیزبیەکان و حکومیەکانیش هیچ شتێکیان بۆ نەکرێت لەسەر پارەی ئەم دانیشتوانی خەڵکی کەلارە بیناکان بنیاد ناوە بە جوانترین شێوە و بە چاکترین شێوەش بۆیە داواکارم خەڵک جڵەوی نەفسی لە دەستی خۆیان بێ ڕاستی نەیداتە دەست هیچ حیزبولایەنێک هەڵ نەکوتێتە سەر هیچ بارەگایەک هیچ دام و دەستگایەکی حکومی و حیزبی دەست خۆش بێ ئێوە گەر کۆمنتێکتان ما بێ زۆر بە کورتی مەمنون نەبن تەسەورەکەی ڕێگاوبانەکان لە نێوان هەولێر و دوهۆک وەکو کەلار و سلێمانیە جیاوازیەکی زۆرەکرێت هەر با بڵێن زۆنی زرد لەگەڵ زۆنی سەوزا زۆر جیاوازە لە ڕێگەوبانە لە خزمەت گوزاریەکانە لە پرۆژە استراتیژیەکانە ئەسڵەن دروستکردنی قوتابخانە لە دیەکە یان لە گەڕەکیەکە نابێتە پرۆژەی استراتیژی پرۆسەی استراتیژی کارگەکانە تێگەی کارگەی زەبەلاح نەک تۆ بچی وەڵا من خەسخانەیەکی سەد قەرۆڵەیی دروست کردووە ئەمە پرۆژەیە بەڵام ئەیکوا هەیکەلە تۆ ڕێگەی ئەگەر ڕێگەی دهۆک هەولێر سیرکەی لەگەڵ ڕێگەی کەلار سلێمانی یا سلێمانی هەر جێگەیەکی تر سلێمانی ڕانیە سلێمانی قڵازێ سەیریکە هەمان ڕێگەیەکە لە دهۆکەوە بۆ هەولێر دەی نابەتەکیت ئەو لە ڕووی ڕێگۆبانەوە گومانیتیانە سەفا هەفتا جیاوازە زۆر باشە زۆر بە خێرایی گەرەوەش کۆمنتێکتانەوێک من چەشتێکە ئەڵێم بە خێرایی یەکەم ئەو شارەی کە لێرەکرێن بۆی ناوچەی نەبێزیە ئەوەی کە ئەوترێ بودجەکە لە فشارێکی لە زۆنی زەردەوە بۆ سەر زۆنی سەوز و ئەوانە ئێمە هەمومان نتوانین ئیش لەسەر مەشە بکەن فشارێک لەسەر زۆنی زەرد بکەین بۆ ئەوەی بودجەکەی ئێرە خەرجکە بەدە سەڵاتە بۆ منە پارێتەوە لە زۆنی زەرد زانی مەسەلە پاڕانەوە نییە مەسەلە هەندێشتی ئیداری ئەوانەیە نایکە ئیمزایەکی لەسەر ناکە و لە بانکەوە سەر نابێ ئەوانە ئەمان ئێمە ناڵێن ئەمان باشیان ئەوان خراپن ئەمان خراپن ئەوان بەبار حەڵ ئەمە بەحسێکە بۆ ئەوەی خەڵکەکە ئاگایی لە هەندێک دەبێ پرۆژێکی واکە دروستەکرێ تۆکە لە ئەم بەڕێزە کە کەسوکاری بوونێتە قوربانی لە داهاتوە نازانین کەسوکاری کێمانە بێ ئەمە توانی بچێت لە دادگا شکات بکە مەڵێن دادگا هیچ ناکە ئەوەی ڕۆژانە دەسەڵات پارەدا لە ناو خەڵکە پرۆپاگەندەوە کا بڵێ دادگا درۆیە کۆبنەوە درۆیە کۆمەلگەی مەدەنی درۆی ئەوە هیواکردنە شەڕی تایبەتی خەڵکەکەن شەڕی فکریە ئەیکەن بەڕاستی ئێستا پێویستیان بە چەک نییە بە فکر خەڵکیان بە عەقڵیەت خەڵکیان ڕاگرتووە ئەوەی جاران ئێمە حزبیش نەبوو کە حزب ناچارتی ئەکردە هات لە ڕێگەی بڕینی موچەکەت و ئەوانەوە ئاهاتە ماڵەکەت ئێستا ئەوەی پێویست نییە ئێستا من خۆمەکو کادرێکی پارتیە یەکێتیان دەسەڵات بیرەکەم وەکو مەسئولێک بیرەکەم بڵێ ببوورە
بۆیە ئێستا ئێوە ئەتوانن هەرکێ مهندسێکە تەنانەت شکات لەو ئەندازیارەش بکەن بۆی بدرێ بە دادگا کە لەسەر ئەو جادەیە تاسەیەک دروستەکە لە دەبینی شارەکانە کە تۆ ئەو تاسەیە ناڕاستە لە ڕووی هوەریەوە ناڕاستە لە بینی ڕزگاری و کەلارە شتێکی وا دروست کراوە خۆبینیتان ئەوانە یەکەم جار حادسێکی لێبوو ئەمانە ناڕاستە لە ڕێگەینەکانە بۆیە ئێوە توان لە ئەندازیارەکەش کات بکەن. زۆر باش کاگاری زۆر بە خێرایی سپاس دەکەم. من دووبارە سپاسی ئەوەکەم بۆم دەرفەتە و دوا داواکاریم لە هاوڵاتیانی شاری کەلار بە تایبەت و دەڤەری گەرمیان بەگشتی لە داهاتووە ئەگەر هەر چالاکێکی تر کرا بە دەماهاتنی باشە بێ فراوان بکرێ بۆی فشارەکان فراوان بێ و بتوانین لاینی کەم لە هەنگاوی یەکەمە ئەم ڕێگەیە تەواو بکرێ و بۆ داهاتوش ئەتوانین فشار بکەین بۆ بابەتەکانی تر ئەگەر یەک نەگرین و یەک نەبین بەڕاستی ژیانێکی خراپتر گوزەرانێکی خراپتر بارودۆخێکی زۆر خراپتر چاوەڕوانمانە ناکرێت ئیتر لەوە زیاتر ئێمە قبوڵی ئەم هەموو ناهەمواری و نادات پەروەریە بکەین و سپاس بۆیەوە. کاگالی قسەت ما بێ لە خولەکە سپاس دەکەم. من دەستخۆشی بۆ ئێوە داوا لە خەڵکی گەرمیانەکەم خەڵکی گەرمیان بەوە نەسریا پیا و مردن لە هەر شۆڕشێکا و لە هەر چۆن بڵێ مێژوو ئەیسلمێنێکە هەرکێ دەستی ڕاکێشاوە بۆ کوردستان دەستیان شکاندووە با خەڵکی گەرمیان ئەم جارش ئەم زوڵمە قبول نکات. زۆر باشە زۆر سپاسانەکەم سپاس بۆ هەرێک لێەوە کە لەگەڵمانام شۆ میوان بوون زۆر سپاسانەکەم سپاس بۆیەوەش دەستان خۆش بێ و مانوو نەبن. ئازیزان و خۆشەویستان سپاس بۆیەوەش کە تام ساتە میوانی دیداری شەقامون تا هەفتەی داهاتوو لە بەرنامەیەکی دیکەی دیداری شەقام لەسەر گرفتێکی دیکەی هاوڵاتیان لەگەڵتان دێینەوە سەر شاشەی پەیام بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە.